گوشارەکانی سەر خەباتکاران و ناڕازیان بێوەڵام نەماوەتەوە. دام و دەستگا سەرکوتگەرەکانی ڕژیم ڕێژەی گوشارەکانی سەر چالاکانی کرێکاری، خانەنشینکراوانی ناڕازی، بنەماڵە دادخوازەکان و باقی چین و توێژە ناڕازیەکانیان بە شێوەیەکی بەرچاو زیاد کردووە. بەپێی راپۆرتە بڵاوکراوەکان، کورتنامەگەلێک سەبارەت بە تۆمارکردنی دۆستیەی قەزایی بۆ دەست بەسەرکراوانی کۆبوونەوەی ڕۆژی شەممە 12 مانگی خرمانان لەلایەن کرێکارانی ڕسمی سەنعەتی نەوتەوە ناردراوە. بەپێی ئەم کورتەنامانە، دۆستیەکان ڕەوانەی لەقێکی دیاریکراوی تاران کراون. جێگەی وەبیرهێنانەوەیە کە ڕۆژی شەممە 12 خرمانان فەرمانبەرانی فەرمی پیشەسازی نەوت لە ناڕەزایەتی بە پێڕانەگەیشتن بە داواکاری و کێشەکانیان و هەروەها خواستی جێبەجێکردنی تەواوەتی مادەی دا لە یاسای دەسەڵات و ئەرکەکانی وەزارەتی نەوت هەوڵیاندا کۆبوونەوەیەک لە بەردەم بینای وەزارەتی نەوت لە تاران بەڕێوە ببن. هێزە چەکدار و ئامادەکانی ڕژیم ئەو کرێکارانەی کە لە ناوەندە نەوتیەکانی وڵاتەوە بۆ وەدی هاتنی داخوازیەکانی خۆیان و هاوکارەکانیان هاتبوون، زۆر درەندانە هێرشیان کردە سەریان و 7 کەسیان لێ دەست بەسەرکردن. دەست بەسەرکراوەکان هەر ئەو ڕۆژە پاش لێپرسینەوە ئازادکران. لە راپۆرتێکی دیکەدا هاتبوو کە ڕۆژی سێشەممە 22 خرمانان 17 کەس لە کرێکارانی ئازەرئاب بە 3 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کراون کە دواتر ئەو حکومە بۆ بڕی 3 ملیۆن تمەن سزای نەقدی گۆڕدراوە. ئەم کرێکارانە بەشێکن لەو ناڕازیانی کە لە مانگی گوڵانی ئەمساڵ لە کۆبوونەوەیکی ناڕەزایەتی لە دژی بە تایبەتیکردنی کارخانە، نەدرانی حەقدەست و نەبوونی ئەمنیەتی پیشەیدا بەشداریان کردبوو. کارخانەی ئازەرئاب بەرهەمهێنەری نیروگاکانی بەرق، پێترۆشیمی، پاڵاوگە و سیمان بووە و بەر لە گەڵاڵەی بە تایبەتیکردن و دەستپێکی پرۆسەی داخران بە هیممەتی 2000 کرێکار و مهندسی پسپۆر لە زمرەی ناوەندە پێشکەوتووەکانی ئێران و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بوو. جگە لەو دوو بابەتە چەند جارێکی تریش شایەتی وەحشیگەری هێزە سەرکوتگەرەکان دژ بە کرێکارانی مافخواز بووین. تونتربوونەوەی هەڵسوکەوتی سەرکوتگەرانە لەگەڵ کرێکارانی خەباتکار بەشێکە لە پەرەسەندنی گوشار بۆ سەرچین و توێژە ناڕازەکانی تر لەوانە، زیندانیانی سیاسی، دادخوازان و بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدان. بە شێوەیەکی ئاسایی تونتربوونەوەی سەرکوتی وەحشیانە لە کۆماری ئیسلامیدا هۆکارگەلی سیاسی هەیە. ئەم ڕۆژانە کە بەرپرسانی ڕژیم لەگەڵ شەپۆلی خەبات و ناڕەزایەتی هەقوازانەی کرێکاران و چین و توێژە جۆراوجۆرەکان بەرەڕوون، لە هەلومەرجێکدا کە دەیان هەوێت جامی ژەهری تەسلیم بوون لە بەرامبەر ئەمریکادا بەر لە مردن دەرخواردی خامنەی بدەن، سەر لە نوێ داسی سەرکوت دەسوونەوە. بەڵام پەرەسەندنی خەبات و ناڕەزایەتیەکان دەری دەخات کە ئەم داسە ژەنگاویە ئیتر تیژ نابێتەوە. ئەو ڕاستیەی کە هێزە ئینتزامیەکان، زیندان، ئیدارەی ئیتلاعات، سپا، هێزی دادوەری و هەروەها پرۆپاگەندەکانی ڕژیم چیتر وەک ڕابردوو کاراییان نەماوە، بوێری کرێکاران و جەماوەری تووڕە و ناڕازی بەڕادەیەکی بەرچاو بەرز بووتەوە، لە ڕێژەی ناڕەزایەتیەکان، مانگرسنەکان، لە قاودان و تەبلیغاتی دژی ڕژیم و سیستمی سەرمایەداری لە ئێراندا هەستی پێدەکرێت. ئەگەر بە کورتی چاوێک لە خەباتی کرێکارانی لە سەرکار لە مانگی خەرماناندا بکەین، وێنایەک لە مانگرتن و کۆبوونەوە ناڕەزایەتیەکان لە ناوەندە پیشەیە جۆراوجۆرەکانی خزمەتگوزاری و هیتردا لە سەراسەری ئێران دەبینین. کرێکارانی خەباتکار و پێشڕەوی بەشەکانی نەوت خوازیاری زیادکردنی حەقدەستی لانیکەم 25 ملیۆن و بگرە زیاتریش لە مانگێکدان. حەقدەستە دواخراوەکان دەبێ بە خێرایی پەرداخ بکرێن و لە داهاتوودا حەقدەست و مانگانەکانیان لە کاتی خۆیدا بدرێت. ئەوان دەیان هەوێت سەرجەم گرێبەستی پەیمانکارەکان لە پیشەی نەوت، گاز و پێترۆشیمیدا هەڵبوەشێتەوە و کرێکاران ڕاستەوخۆ لەگەڵ خاوەنکار گرێبەستی دایمی ببەستێ. ئەوان خوازیاری 20 ڕۆژکار و 10 ڕۆژ پشوو بە شێوەیەکی گشتی و لە هێندێک شوێنیشدا 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشوو بۆ پیشە دژوارتر و پڕمەترسیەکانن. ئەوان هەروەها خوازیاری دابینکردنی شوێنی کار و ژیانی ئەمن و کورتکردنەوەی دەستی حراسەتی و سیخوڕەکان لە چارەنووسی خۆیاندا. کرێکارانی فەرمی نەوت هاوکات لەگەڵ ئەوەی کە خوازیاری وەدی هاتنی ویست و داواکاری سەرجەم کرێکارانن، بۆ خۆشیان چەند داواکاریەکی تایبەتی تریان هەیە. یەکێک لەو داواکاریانە ئەوەیە کە
مادەیدا بە تەواوەتی بەڕێوە بچێت. بەپێی مادەیدا کە ساڵی 91 پەسەند کراو دەبوو ساڵی 93 بەکردەوە دەربێت، وەزارەتی نەود مافی ئەوەی هەیە ئەو کرێکارانەی کە لە بەشە سەخت و پسپۆڕیەکاندا کار دەکەن لە یاسای خزمەتگوزاری وڵات دەربێنێت و ماف و حەقدەستی گونجاو لەگەڵ هەستیاری، گرنگی و دژواری کار و ئاستی پسپۆڕی و هەروەها پێشینەی کاری و ئاستی هەڵاوسانیان پێبدات. وەزارەتی نەود لە هەموو کابینەکاندا ئەم مادەی پژوێ خستووە، هەر بۆیە دەبێت جیاوازیەکانی تەواوی ئەو ساڵانەیان بۆ بگەڕێنێتەوە. خەباتێکی کە لە پێناو وەدی هاتنی ئەم خواستانەدا لە ئارادایە، لەگەڵ ئەوەی کە گەلێک گشتگیر و بەربڵاوە لەلایەن کەسانێکەوە ڕێبەرایەتی دەکرێن کە هوشیار و جێگەی متمانن. بۆ نمونە دەکرێت ئاماژە بە چەند مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایەتی بکەین کە تەنیا لە مانگی خەرماناندا بەڕێوە چووە. مانگرتن، ناڕەزایەتی و کۆبوونەوەی کرێکارانی پرۆژەی شرکەتی ستارە تارازی، شرکەتی پێترۆشیمی بوشێر، سایتی یەک لە ئەسەلویا، کرێکارانی پرۆژەیی لە پێترۆشیمی دێنا، کرێکارانی بەرهەمهێنەری مەخزن و پایپڕاکی پێترۆشیمی ئیسلاماباد و هەروەها کرێکارانی پەیمانکاری شیروانی پێترۆشیمی دەماوەند لە فازی 2 ئەسەلویا لە زمرەی ئەو خەبات و ناڕەزایەتیانن. جگەل لە کرێکارانی لە سەرکاری پیشەی نەوت و پێترۆشیمی، ژمارەیەک لە کرێکارانی شارەداریەکان، ڕێگەی ئاسن، مترۆ، کارخانەی ڕۆنی نەبات، بەردی خەڵوس، کرێکارانی گروپی ملی فولادی ئەحواز، سەرایەدار و خزمەتکاری مەدرسەکان، کرێکارانی بەشی پەیوەندیەکان، کارخانەکانی خشت، سیمان، کۆنتۆرسازی و هیتر، بۆ دەرهێنانی حەقدەست و مافی بیمەی وەدواکەوتوو لە حسابە بانکیەکانی خاوەنکار، گۆڕینی شوێن و پێگەی دامەزراندن، بردنە سەرەوەی حەقدەست و شتی تری لەم چەشنە لە گۆڕەپانی خەباتدا بوون. لە پەنا بزوتنەوەی کرێکاری هەر لەم مانگی خەرمانانەدا، ژنانی دژ بە حیجابی ئیسلامی، جەماوەری ناڕازی و خوازیاری ڕاگرتن و هەڵوەشاندنەوەی لە سێدارەدان و ئازادی زیندانیانی سیاسی، شارۆمەندانی ناڕازی بە بێئاوی و ئاگرتێبەردانی دارستانەکان و هەروەها کرێکارانی لە قاودەری دزی و گەندەڵی بەرپرسان و فەرمانبەرانی دەوڵەت و دەست و پەیوەندیەکانی ڕژیمیش لەم مەیدان و خەبات و ناڕەزایەتیانەدا بوون. بوون و پەرەسەندنی ئەم خەبات و ناڕەزایەتیانەیە کە ترسی مەرگی خستۆتە دڵی بەرپرسانی کۆماری ئیسلامی و ڕاندخۆر و خاوەنکاری بەشە دەوڵەتی و تایبەتیەکانەوە.